ئەمە هەر تاو پێچەوانی یاسایە بەڵام لەکوێ یاسا ینی بەداخەوە دەوڵەتی ئاکەپە لەکوێ یاسا لە چ چوارچێوێکی مافی مرۆڤ ڕەوتی سیاسی کردووە هەمیشە ڕەوتی سیاسی ئاکەپە بەداخەوە کە ئێستا بە تەواوەتی دەسەڵاتداری تورکیایە بەحقەت دەسەڵاتێکە دەسەڵاتی ئیستیبدادی دەسەڵاتێکی داپڵۆسیۆنەر دەسەڵاتێکە هیچ درێخی نەکردووە لە مەسالی جینۆسایدی گەورە جا جای کە سەرکردەیەکی گەلێک کە ئەو حاشای لێ دەکا کە لە بوونیشی کە ئێستا بەدیلگرتوێتی بەهۆی مەعامەرەیەکی نێودەوڵەتیەوە هەل لە سەرەتای گرتنەکەشیەوە لە محکەمەکەیەوە بەدەر لە یاسا محکەمە کراوە لە شێوازی گرتنەکەی ژوهێشتنەوەشی لە زیندانیشە هیچ شێوازێکی یاسایی پیادە نەکراوە لەسەر ئەو سەرکردەیە بەلانی کەمەوە دەبێت هەفتەی جارێک کە سوکارەکەی پەیوەندیان لەگەڵی هەبێ کۆنتاکتی لەگەڵی هەبێ بە تایبەتی کە ئێستا دەنگۆی ئەوە بڵاوبەتەوە کە باری تەندروستی باش نییە احتیمال لە شێوازی ژیانکردنیشی ڕێگەی پێنەدەن بەو شێوازە بێ کە هەموو مافەکانیشی لە زیندانیش بۆ دەستەبەر بکرێ دڵنیاشین ینی بۆ ڕێگەی پێنادەن بە دنیای دەرەوە ینی ڕێگەیان هەتا ئێستا پێم وایە بە پارێزەرەکانیشی نەداوە کە بچێ بۆ لای و ینی مستەمەڕ هەفتەی جارێک پەیوەندی لەگەڵ بکەن دیارە ئەمە تاوا پێچەوانەی یاسایە ئەو پێچەوانەی مافی مرۆڤە پێچەوانەی هەموو پێودانجێکی ڕەوتێکی ئینسانیە یعنی ئەوەی کە تووچیا بەرامبەر ئەو سەرکردەی گەلەکەمانێکە بەداخەوە تا ئێستا ئەوان شتێکی پراکتیکیان نەکردووە تەنها ئەوەیە کە لە ڕووی ڕاگەاندنەکانەوە کۆمەڵەشت دەکەن بەڵام ئەوان دەتوانن نوێنەرایەتی هەر نەگەوەی ڕێکخراوی کە بە ڕێزن ناوی ئەبەی تەوان ڕێکخراوی مانجی سوور بۆی هەبوو بچێ سەردانی بکە بەڵام پەرلەمانی ئەوروپی کە چەندین جار ڕەخنە گیراوە لە شێوازی دادگاییەکەشی کە دادگایی ئەم سەرکردەیە کە خۆشە ئێستا کە باسیەوە دەکەیت تەوان ئەمە سزنێک ینی بەندکراوێکی لۆکاڵی نییە لە چوارچێوەی دەوڵەتی تورکیا ئەمە سەرکردەی گەلێکە سەرکردەی ئەو گەلەیە کە تورکیا تا ئێستاش حاشا لە بوونیشی دەکا سەرکردەیەکە کە خەبات دەکا بۆ پراکتیزەکردنی دیموکراسی بۆ پراکتیزەکردنی هەموو ئەو ژیانکردانەی کە دەیەوێت لە تورکیا خەڵک بە ئاسایی ژیان بکە بەڵام بەداخەوە کاتێککە لە معامەرەیەکی نێودەوڵەتی ئەم سەرکردەیە بەدیل لە گیرێ لە سەرەتایی بەدیلگرتنیەوە لە سەرەتای محکەمەکەشی لە چوارچێوەی یاسایە نەبووە محکەمەکەشی وەکو کەسێکی بڵێن کە تاوانێکی گەورەی کردبێ نەک لەسەر بیر و ڕای سیاسی نەک لەسەر بزنەوەیکی سیاسی گیرابێ بەڵکو وەکو کەسێکی تاوانبار معاملەی لەگەڵ کراوە کەەوەش پێچەوانەی هەر هەموو یاسا نێودەوڵەتیەکانە پێچەوانەی یاساکانی مافی مرۆڤە پێچەوانەی هەر هەموو ئەو ڕێو شوێنانەیە کە بەرامبەر بە دیلێک دەگیرێ هەتا بەرامبەر بە دیلێکی لۆکاڵیش بە دیلێک کە لە ناو چوارچێوەی وڵاتێکیشە بگیرێ ئەوە پێچەوانەی ئەوەشە چ جایەوەی کە ئەم سەرکردەیە سەرکردەیەکی گەلێکە و تعبیر لە گەلێک دەکا لە زیندانە من پێم وایە جگەل لە ڕێکخراوە نێودەوڵەتەکان پێویست بوو هەموو ڕێکخراوەی NGOەکانی کورد لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەبن لە باشووری کوردستان لە باکوور لە ئەوروپا پێویست بوو ئەوانە مووقیفیان هەبێ مووقیفی خۆیان ڕوونکەنەوە لەسەرەوە مووقیفی خۆیان نیشامدەن تا دادگای نێودەوڵەتی ئەوروپیش ینی بەحقەت دەبوو ئێستا مووقیفی هەبێ لەسەرەوە یان نەتەوە یەکگرتوەکان مووقیفی هەبێ لەسەرەوە بەڵام بەداخەوە هیچ شتێک لەو شێوازە نابینین